ئەم کاتتان باش. دادگای بەرایی کەلار بڕیاری ئازادکردنی مەحموود سەنگاوی تۆمەتبارێکی تری دۆسەی ترۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی دەرکردو. پارێزدەری دۆسەی کاوە گەرمیانیش دەڵێت بڕیارەکە عادیلانە نییە و تەمیزی دەکەنەوە. دوایەوەی دوێنێ تیمی پارێزەرانی مەحموود سەنگاوی بە شێوەیەکی فەرمی داوایان لە دادوەری لێکۆڵینەوەی کەلار کرد کە مەحموود سەنگاوی ئازاد بکات. سەرلەبیانی ئەمڕۆ دادوەری لێکۆڵینەوەی کەلار بڕیاریدا هەردوو تۆمەتبار مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسیکردنی نیشتیمانی کوردستان و زاخۆ ئەحمەد بەڕێوەبەری گواستنەوەی هێڵەکانی کارەبای گەرمیان ئازاد بکرێت. پەرلەمانتارێکی هاوپەیمانیی کوردستانی داوای کرد قەزای شەنگار بکرێتە پارێزگا. پشتگیری خۆشی بۆ ئەو کارە پیشاندا چونکە خزمەت بە کەمانەتەوەیەکان دەکات وەک خۆی دەڵێت. لە لێدوانێکیدا بۆ مەدا پرێس مەحمە خەلیل ڕایگەیاند دەستوور ئاماژە بە لە مەرکەزی ئیداری دەکات. هەر بۆیە داوا دەکەین قەزای شەنگار بکرێتە پارێزگا. وتیشی بۆ ئەو مەبەستە ئیمزا کۆکراوەتەوە. ئەمڕۆژ حەزب بوو لایەنە سیاسیەکان لە قەزای دووسخورماتوو کۆبوونەوە و پاش کۆبوونەوەکەش بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانیان ڕەت کردەوە. بەرەبیانی ئەمڕۆ ئاگر لە کەمپی عربەتی پەنابەرە کوردەکانی خۆرئاوای کوردستان لە سلێمانی کەوتەوە و باهۆیەوە کەسێک گیانی لەدەستدا و دوو کەسی تریش بریندار بوون. ڕووداوی ئاگرکەوتنەوەکە کاتژمێر 3:30 بەرەبیانی ئەمڕۆ بووە لە خێوەتی خێزانێکی ئاواری خۆرئاوای کوردستاندا بووە کە بەپێی لێکۆڵینەوە سەرەتاییەکان بەهۆی شۆرتی کارەباوە بوو و دوای 6 کاتژمێریش تیمەکانی ئاگرکوژێنەوە گەیشتونەتە شوێنەکە. سەرۆکوەزیرانی عێراق ئاشکرای کرد ڕێکەوتن لە بواری نەوتدا لەگەڵ هەرێمی کوردستاندا لە قۆناغی کۆتاییدایە. ڕاشی گەیاند هەناردەکردنی نەوت لە هەرێمەوە بۆتە هۆکاری دواکەوتنی پەسەندکردنی بودجەی گشتی دەوڵەت. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا نوری مالیکی جەختی کرد پرۆسە سەربازەکان لە پارێزگای ئەنبار بەردەوام دەبن تا کۆتایی بە بوونی چەکدارانی ڕێکخراوی قاعیدە تێیدا دەهێنرێت. ئاماژەی بۆشدا کە کاتی ئەوە هاتووە دیاردەی چەکداری لە شاری فەلوجە کۆتایی بێت. سەرۆکوەزیرانی عێراق جەختی کرد ئەو یاسایی کە بڕی $5 بۆ هەر بەرمیلێک نەوتی بەرەمهێنرا و دەبەخشێتە پارێزگا بەرەمهێنەرەکان هێشتا کاری پێدەکرێت. لە بەیاننامەیەکدا نوری مالیکی ڕایگەیاند دانیشتوانی پارێزگا بەرەمهێنەرەکانی نەوت دڵنیا دەکەینەوە کە ئەو یاسایە وەک خۆی ماوە و هەڵنەوە شێنراوەتەوە کە ئەویش دابینکردنی بڕی $5 بۆ هەر بەرمیلێک نەوت بۆ ئەو پارێزگایی نەوت تێیدا بەرهەم دەهێنرێت. بە مەبەستی چارەسەرکردنی قەیرانی سووریا ئەمڕۆ لە شاری ژنێف لە سویسرا کۆنگرەی ژنێف 2 لەلایەن سکرتێری گشتینەت و یەکگرتوەکان و بە ئامادەبوونی نوێنەرانی حکوومەتی دیمەشق و ئۆپۆزیسیۆنی سووریا و وەفدی 40 دەوڵەت کرایەوە کە ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ دەخایەنێت. بەپێی سەرچاوەکانی هەواڵیش بەر لە دەستپێکردنی کۆنگرەکە بانکی مۆن سکرتێری گشتینەت و یەکگرتوەکان چاوی بە وەفدی ئۆپۆزیسیۆنی سووریا بە سەرۆکاتی ئەحمەد جەربا کەوتووە. ڕوونیشیان کردەوە بانکی مۆن پێداگری کردووە کە پرۆسەی گێڕانەوەی ئاشتی لە سووریا پەیوەستە بە خودی سوورەکانەوە. شاد و بەختەوەربن.